دکتۆر جان یەکەم پرسیارم دەمەوێت بۆ دەست پێ بکەم زۆر کەس شیکردنەوەی بۆ وشەی جاف کردووە کە عشیرەتی جاف عشیرەتێکی گەورەیە بەمانەی جەفاکێژ یاخود ژاف کە بەمانای تەڕبوون دێت دەمەوێت لە زاری تۆ ئەوە بزانین بە دروستی وشەی جاف واتە چییە؟ لە حقیقەتە زۆر لە مێژونووسان وانەی ساحب قەڵەم بوون باسی ناوی جافیان لە یەک داوەتەوە بەڵام بەداخەوە بەهەڵە هەر هەمویان بەهەڵە ئیلا مێژونووسی معروفی کورد شەهیدی قەڵەم مەلا جەمیلی ڕۆژبەیانی ئەو بەتەحقیق طبعا لەگەڵ مؤرخینی عەرەبیشە ئەوانیش هەر هەمان باسییان کردووە کە جاف و جاوان یەکن ئەسڵی جاف لەسەر جاوانە لە جاوانە جاوان عەرەب vێ ناتوانێت تەلەفوز بکات بۆتە جافان جافانیش موسەنایە دوانە بۆ دوانە گرانە لەسەر زمان دوانەکە کراوە یەک جاف ئەمە واقعەتەکە واقعەتێکی تاریخی ئێمە دیکومنتیشمان لایە بێجگە لە یەکدانەوە دیکومنتیشمان لایە بەرحاڵ حتا جوان کوردی یەکێکە لە سەحابەکانی پێغەمبەر لە حەزێکی ئەو وەختە کەواتە ئێمە جاف و یانە کەژینە سەر جوانەکان لە 1400 ساڵ کۆنترین حتا وەکو بۆ دیکومنتێکی تر لە شەڕی قادسیە کە لە بەینی ئیمپراتۆرێتی فارسی و سوپای ئیسلامە بوو یاریدەری ڕوستەم کە معروف بوو کە قایدی ئەو شەڕەیە جوان بوو یەکێکیان جوان بووە جوان هەمیشە لە ئەساسیشە جوان بۆ ئەوە ناوبراوە وەکو پێشقەرەوە بوو هەمیشە لە پێشەوە بوون هەمیشە لە پێشقەرەوە لە شەڕەکانە لە هەمیشە وا باوە ئیتر نازانم ئێستش جاب لە پێشقەرەوە وێ نازانم ئەوەیە چی گەورەیە وابزانم لە نزیکەی 80 تیریش پێک دێت ئەگەر غەڵەت بەڵێ حدودی 86 تیران و ئێستا زیاتر لە 3 ملیۆن کەسە بین بە جافی ئێرانەوە ئەڵبەتە ئێمە وەکو عەشیرەتەکانی تر ئەم حدودەی کە هەیە لە نێوان ئێران و ئەم عێراق هەمووی 120 ساڵە لە 1920 حکوومەتی عێراق تەشکیل بووە لە پێشە ویلایەت بووە ویلایەتی مووسڵ و ویلایەتی بەغدا و ویلایەتی بەسرە ئەوە 400 ساڵ وا بووە پێش ئەوەی شار ویلایەت بووە ویلایەتی سەردەمی مەسەلەن عەباسیەکان ئینجا ئەمەویەکان لە پێش ئەوەیشە ئیمپراتۆرەتی ساسانی بووە